پاراستنی ژینگە پاراستنی ژیانە بۆ ئەوەی ژیانمان پارێزراو بێ پێویستە سروشتی جوانی کوردستان بپارێزین. ژینگەی جوان و سروشتی پاکی کوردستان یان سروشتی جوانی کوردستان مای خۆشحاڵی و دڵخۆشی و شانازی هەموو تاکێکی ئەم وڵاتەیە. بۆیە پارێزگاریکردن و پاراستنی ئەرکێکی ئەخلاقی هەمووانە. تکایە بابی پارێزین. هەر خەڵک بە شێوەی ڕاستەقینەی ژیان خۆی ناسرێت و ئەگەر بتوینێ ئەو ڕەسەنایەتی ژیان ڕاستەقینەی خۆی بپارێزێت توێنێ سەرکۆتوو بێت. ئیمەی کوردیش ژیان ڕاستەقینەمان لە سروشتە جوانەکان و لە شاخەکانە. ئەگەر نەتوانیم ئەوانە بپارێزنیم بەڕاستی حەقی کوردبوونی خۆمان جێبەجێ نەکردینە. پس هەمومان بە یەک دەست بە دەستی یەک بین تا ئەو سروشتە جوانە و ئەو شاخە جوانانەی کوردستانە بپارێزنین. سروشتی کوردستان سروشتێکی جوان و دڵنشینە بۆیە پێویستە پارێزگاری لێ بکەین بۆ ئەوەی بە جوانی بمێنێتەوە. کوردستان بە ئاوەدانیۆ ناسراوە بۆیە بەدەستی خۆمانە کە کوردستانمان ئاوەدان بێ یاننا. هەر کام لە ئێمە دەبێت خزمەتی کوردستانەکەی خۆی بکە بۆی کە ئاوەدانتر بێت. لە کۆنەوە کوردوتوێتی ئاو و ئاوەدانی ئاو لە هەرکی هەبێت واتە ژیان لەوێ با پێکەوە ڕووبارەکان پارێزین.